لەم کێشەی جوتیاران لە هەرێمی کوردستان بەتایبەت جوتیارانی سەیسایق و شارەزوود کە کێشیان هەیە ئەو دەزانین کە بەرهەمی شووتی لە ساوەرزی زۆر نەماوە وردە وەرزی بەسەر دەچێت بەڵام ئەو بەرهەمەی کە ئێستا ماوەتەوە کێشەیەکیان هەیە کە ڕەنگە ساغ نابێتەوە بەپێی پێویست بۆ حکمیەوەی ئەو بەرهەمەی کە هاوردە دەکرێتە نێو هەرێمی کوردستان گومرگێکی زۆری نەخراوەتە سەر بۆی ئەمان بەرهەمەکانیان ساغ بێتەوە هاورد یاخود هەناردەی ناوەڕاست و باشووری عێراقی بکەن. دیارە من بڕیار بوو لە ناو ستۆدیۆ میوانەکانم گفتوگوی زیاتریان لەگەڵاکەم گوێ لە کێشەکانیان بگرین، بەڵام بە هۆکاریەوەی کە هەنێک کێشە دروست بوو نەیانتوانی بێنە نێو ستۆدیۆ، بەڵام ئێمە هەر بەدواداچوومان بۆ کێشەکان کرد لە ڕێگەی تەلەفۆنەوە وەریان دەگرم. بەڕێز حاجی محەممەد عەبدوڵڵا کە بەڕێزیان جوتیارن لەسەرم کێشەیە بە ڕێگەی تێڵی تەلەفۆنەوە لەگەڵماندا دەبێت. کاک حاجی سپاس بۆ ئامادەبوونت، باسی کێشەکەی خۆتانم بۆ کە کێشەی ئێوە چیە لەگەڵ بەرهەمی شووتیە؟ خۆش بێ سپاسانەکەین شتی بەڕێزوەڵا ئێمە وەکو جوتیارانی شارەزوور و دەڤەری هەڵەبجە و ئەم مەنتیقەیە بە تایبەت سەیسایق و دەوروبەری ئێمە ساڵانە شووتی و پەتاتە و ڕستێکی زۆرمان هەیە. لە کاتی وەرزی پێگەیشتنیدا هاوردەی دەرەوەمان زۆرە، لە کاتی ساغبوونەوەی بەرهەمەکانمانە هاوردەی دەرەوەمان زۆرە. هاوردەکان وا ئێمە دەکات بێئومێدمان دەکات، بێئومێدمان دەکات لەوە کە ساڵێکی تر چەند ساڵێکی تر بەدوایە نەتوانین کەسابەت بکەین ئەو بەرهەمانە پێ بگەین کە ئێستا هەمانە. ئێستا بەروبوونێکی زۆرمان هەیە بەرهەمی شووتیە لەم کاتەدا پێڵەن شووتی پاییزە. باشە ئەم شووتیە پاییزە بەرهەمێکی زۆر خۆرسکە، زۆر شازە، توالێتیەکەی زۆر لە هاوردەی ئێران و تورکیا باشترە. ئەمە ساغ نابێتەوە لە ناوخۆیە؟ ئێستا بەرهەمی ئێمە زۆر بە خاوی ساغ دەبێتەوە، کیلۆی 250 دینار 200 دینار. ئەگەر هاوردە نەکرێت لەم 15 ڕۆژە لەم 20 ڕۆژە ئێمە ئەتوانین بەرهەمەکانمان ساغکەینەوە لەسەر 300 دینارەوە. ئەو کاتە ئێمە ئەتوانین سوودمەند بین لەم ڕزقەی ئێمە دڵخۆش بین بۆ ساڵێکی کە ئێمە ئەم ڕزقەکەیگەین تەنها ئیسفادەی فەلاحی نییە. باشە واتە ئێوە ئەتانەوێت هەر هاوردە نەکرێیان گومرگی زیاتری بخرێتە سەر، چونکە من بە دوواداچوونم بۆ کێشەکەی ئێوە کرد پەیوەندیم بە وەزارەتی کشت و کاڵەوە کرد، ئەوان باسییان لەو کرد کە ئێستا ئەوان گومرگێکی زۆریان لەسەر بەرهەمی شووتی داناوە کە بێتە نێو هەرێمی کوردستانەوە. ئێوە ئەتانەوێت گومرگەکەی زیاد بکریان هەر هاوردە نەکرێت. وەڵی بەڕێز ئێمە لەم کادا ئەمانەوێت هاوردە نەکرێت، هەر نەکرێت، چونکە لە پاڵ هاوردەکەی ئەوان و گومرگەکەی ئەوانە تەنسیقی پێکرێت. بارێک گومرگەکرێت 5 بار گومرگ ناکرێت و بازار ئێمە پێشکێنرێت. ساڵانی پێشتر وا بوو هاوردە ناکرا؟ ساڵانی پێشتر تا 15-11 ڕائگیرە. ئەمساڵ ئەوە چەند تقریباً 20 ڕۆژێک کراوەتەوە بازار یەکدار تێک چووە. زۆرە ئەو بڕە شووتەی کە ئێستا لە مۆرزەیە هەیە؟ ئەو وەرزە ئێستا سەر و 5,000 تا شووتی ئێستا لە سنووری هەڵەبجە و خورما و خاکی بەحرا هەیە کە پێڵن بەحری سیروان، بەحری دەربەنی خان. لەم سنوورە ئێمە لە ناوچەکانی کەشە هەیە و کەلار و حاجیاوا و مەنتیقەی ڕانیە. ئەمە پێڵە شووتی پاییزە. لەم کاتەدا بەرهەمێکی زۆر شاز و تایبەتمان هەیە، بەس مەعەل ئەسف بۆ دەسەڵاتداران و بۆ وەزیری پرتوگاڵ و بۆ ئەو کەسانەی کە بەرپرسن لەم ئیشەکە لەگەڵ ئێمە بەکارێن. ئێستا کەی کاتی ئەوەیە تۆ ڕزقی فەلاحەکەی خۆت هەبێت و جوانتر بێ و باشتر بێت لە وڵاتانی دەرەوە داخەڵێکیت و بازاری فەلاحەکەی خۆی پێبکوژی. باشە ئەم بەرهەمەی کە ئێستان بەرهەمە شووتی کە هەیە لە سەیسایق و لە شارەزوور خۆشە باسی لێوە کرد. هێندە زۆرێک کە بتوانرێت هەناردە بکرێت هیچ بۆ شارەکەی ناوەڕاست و باشووری عێراق؟ هێندە زۆرە بەشی تەواوی هەرێمەکە و هاوردەشی لێ بکەین. ئەی جۆری بەرهەمەکەی چۆنە؟ بەرهەمێکی باشە بۆ ئەمساڵ؟ بەرهەمێکی زۆر دەرەجەیەک ئەوە معلوماتە هەبێت ئەو کەسانەی بڵێن پەیامنەری کوردستان و پەیامنەری گەلی کوردستان ئەم بەیانە هاتوون لە ناو ڕستەکانمان. شووتیەکە زۆر نازدارە، زۆر شازە، توالەتی دەرەجەیەکە. تەسەوور دەکەم ئەو شووتەی ئێمە لە بازارە هەر لێکەرەوە بە 10 ڕۆژ شتێک ناچێت شووتیە. ئەو شووتەی ئێران و تورکیاش کە دێت زیاتر لە 3 ڕۆژ تەحامل ناکات. باشە بەرهەمی پاییزەی شووتی کەی تەواو بێت؟ دواوادی بۆ تەواوبوونی بەرهەمی شووتی پاییزە لە سەیسایق و لە شارەزوور کەیە؟ لە 5 بەرهەمی شووتی کۆتایی دێت.
واتە ئەوە نزیکی 2 مانگێکەکە 2 مانگ و چەند ڕۆژێکەکە لەم ماوەیە ئەتانەوێت هاوردەکردنی نەمێنێ لە هەرێمی کوردستان. ئێمە داوامان لە حکوومەت یاریێمە داوامان لە وەزیری پیسکال هەیە وەکو چۆن ئەوان وەزیرن ئەوە ئێمە کوڕی ئەم وڵاتین ئێمە فەلاحی ئەم وڵاتی ئێمە خزمەتکاری ئەم وڵاتین هاوکارمان بێ دەستگیرمان بێ ئەم مانگەمان بداتێ بەکات ئەم مانگە هاوردە نەکات پێداوستی هەرێم و بەشی هەرێم و ناوچەکانی خوارد شتوانی دابیکەین بەزیاو. باشە ئێوە داواکەتان گەیاندۆتە لای کێ تەنها لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە داواتان کرد کێشەکەتان بۆ چارەسەرکیان لەسەر ئاستی حکومی لەم سنوورەیە چیتان کردووە؟ سەردانی نووسینگەی بەڕێز ئاڵاتەڵەبانیمان کردووە ئەو بە تەلەفۆن ئاگداریان کردووە خۆشی ئاگداری ئەمە هەیە لە ڕێگەی ڕاگەاندنەکان و ئەوە 2-3 ڕۆژێمە ئاگداریانەکەینەوە ئێمەش داوا لە جەناب دەکەین و لەو کەسە گوێ لەم قسانە ئێمەیە داواتان لێەکەین پەیامان بگێنن هاوەرمان بگێن بەم دەسەڵاتدارانە ئەم ڕستەی ئێمە باڵێدا لە نامەچێ فەلاحمانەیە زیاتر لە 300 ملیۆن دیناری سەر کردووە لە شووتی پاییزە یعنی تۆ ئەگەر ئەم بازاڕە ئەو های لەوێت مایەپوچە بێت. باشە ئەی وەڵامی ئەوان چی بوو بۆ ئێوە؟ وەڵامی ئەوان و تویانە ئێمەش هاوکارتانە بین هەتا ئێستا تا ئێستا هیچ بڕیارێک نییە نازانێ خەبەرێکمان دەقیق پێ نەگەشتووە. زۆر باشە باست لە پەتاتەش کرد کاک حاجی ئەمە بزانم کێشەی بەرهەمی پەتاتە کێشەکەی چێ لە لای ئێوە؟ بەڵێ بەڕێزیان ئێمە ساڵانە پەتاتێکی زۆر دەکەین پەتاتەی لە خواردن هەم لە جبز و پەتاتەی فنگیر و جبز جیاوازە خواردنی جیاوازە ئێمە ساڵانە ساڵی وا هەیە زیاتر لە 500-600 تەن بۆ خۆمان فەلاحێکی تایبەت خۆمان تا 1000 تەن پەتاتەمان هەیە ساڵانە لەو کاتەدا کە پەتاتەمان پێ دەگەێنن لە سەدا بڵێم لە سەدا 80 ڕستەکەی ئێمە لە وڵاتان باشتر لە دەرەوە باشترە لە 90 ئەم ڕستەکەی ئێمە لە دەرەوە لە وڵاتی ئێران و تورکیا باشترە ئەوان لە کاتێکا ڕستی خۆمان پێگەیە دووبارە دەواازەکانەکەنەوە بە قاچاق ئەڵێ بە ناوی گومرگ و قسە لەسەری کیلۆ 300 دینار تا یەک بار گومرگەکرێت 5 بار بە قاچاق لە پاڵی وەدێت ئەمە بازاڕی پێشکێن ئێمە ساڵانە پەتاتێکی زۆرمانەیە ئێمە ساڵی پار کۆمپانیایەک هەیە بە ناوی KH لە هەولێر کۆمپانیایەک هەیە بە ناوی KH لە هەولێر خاوەنەکەی بەشاراغایە مۆندیس و مقاودەکانی سعدیە ئەو سعدی و دەربازەیە هات غەدرێکی گەورەی لە فەلاح کرد تۆوی هێنا تۆوی پەتاتەی KH هێنا وتی ئەم پەتاتە بەرهەمەکەی ئەو هایە تەنی بە 11 وەرەکان دای بە فەلاح کۆمەڵێ فەلاحی مایەپوچ کرد هیچ دەسەڵاتێک لەم دەسەڵاتە بەرهەمی پەتاتە هی ئێوە ساغ نابێتەوە لە ناوخۆیە و هەناردەش ناکرێت هەناردە هەر ناکرێت بۆ هەناردە لە ناوخۆیە ساغ نابێتەوە لە ناوخۆ ئەگەر دەواازەکان نەکرێتەوە بە باشترین شێوە ساغ دەبێتەوە. باش ئەمساڵ ئێران پەتاتەی گران بوون هەناردەی نەکردووە لە کاتی بەروبوومی خۆمانە لە کاتی بەروبوومی بڵێن هەرێمی کوردستانە نەی ناردووە باشترین ئیسفادەی کردووە جوتیاری ئەمساڵ ئێمە با ئەو ئێران خۆی نەیەشتۆ بێت ئەمە ئەمانیان هێنا با ئەم نەیەنێ فەلاح بەس ئیسفادە ناکات بەخاڵ ئیسفادەکە سیارە ئیسفادەکە کاسبگاری ئیسفادە لەنیشەی ئێمەکە ئێمە ڕۆژانە ئەمیشەمان هەبووە لەسەر ئیش 80 کرێکار تا 100 کرێکار لەلای ئێمە ئیشی کردووە زیاتر لە مانگێک ئێمە چنە ئیسفادەمان بووە بۆ خۆمان ئەو نشمان هەبووە بۆ کۆمەڵی خەڵکی ئیشکەر و بڵێن کاسب هاتوون ئیشیان ناکردوون ئەوان برای ئێمەن ئەوان کرێکار نین ئەوان سەروەری ئێمەن وەکو کرێکار ناویان نابم ئەوان برای ئێمەن ڕۆژانە 100 کرێکار لەلای ئێمە ئیشیان کردووە. باش ئێستا کاک محەممەد ئەمە وەکو دوا قسە لە جەناب وەربگرم چی دیکەتان هەیە بۆ لایەنی پەیوەندیدار داخوازیتان هەیە ئەتەوێت دواپەیامی تۆ چی بێت؟ دواپەیامی من وڵات داواکارم لە دەسەڵاتدارانی هەرێ بە تایبەت وەزیری کوشت و کاڵ سایق بە تایبەتی پێویستی بەساردخانەیەکی زۆر باشی هەیە چونکە جەرگەی شارەزور و هەڵەبجە و
ئەم منتیقەش سەیسادقە بە پێنجۆنیشەوە شارە زۆر باشترین ڕستی هەیە بەڕادی نییە بەڕادی هەڵگرتنی خواردنەمانی سەرڕکاڵی نییە باشە پەتاتەوە هەڵک گیرێت هەنار هەڵک گیرێت کۆمەڵە ڕستی کێمان هەیە هەڵک گیرێت شارە زۆر سەیسادق بە تایبەتی بەڕادی نییە زەرورترین شت ئەمڕۆ دەواازەکانمان لە کاتی خۆیان دابخرێت دووەم ئەم دەسەڵاتە هاوکاری ئەم فەلعانە بێرێرە خۆی ئەیکات یا پیسێک بدات بە جوتیاران یا هاوکاریان بێت کە بەڕادا بدرێت لە شارە زۆرە زۆر باشە بەرهەمەکانیان کاک محەممەد عەبدوڵڵا بەڕێزیان جوتیار بوون بە ڕێگەڵی تەلەفۆنەوەمیان مامۆ سپاس بۆ ئەوی کە ئامادە بوون هیوادارین پەیامەکانتان گەشتوێتە لایەنی پەیوەندیدار و هەر خۆشمان ئێمە وەکو کورسات پەیوەندیمان کرد بە وەزارەتی کشت و کاڵەوە ئاگاداری کێشەکەتانن و لە هەوڵی ئەوەدان کە چارەسەرێکی گونجاو بۆ ئەم بابەتەی ئێوە بدۆزنەوە.